زیاتر لە 50 خانووی کەلتوری لە کفری لە بەردەم هەڕەشەی فەوتاندان. ئەو خانووانە بەپێی تاپۆکانیان خاوەندارێتیان بۆ دانیشتوانی شارەکە دەگەڕێتەوە. حکوومەت لە ڕابردوودا نەیتوانیوە قەرەبووی خاوەنەکانیان بکاتەوە و بکرێن بە موڵکی دەوڵەت. موفق یەکێک لە خاوەنی ئەو خانووە کەلتوریانەی کفریە. خانووەکەی چۆڵ کردووە و نیازی ڕوخاندنی هەیە، چونکە خۆی وتەنی خانووەکە کۆنە و دەترسێت هەرز بێنێت. بەڵێ هەستەکەم مێژووی شارەکەیە، بەڵام من ناچارم. من ئەم بارانە لە ناوم خانێ ژیامە باران تکەی کرد، حاڵم نەبوو، بۆیە ناچارم بارکەم چوومە خانێکی ئیجار دانیشتم، بۆیە ناچارم بیرمێنم، شۆنم نێت تێیدا بنشم. لەبەرەوەی من 15 ساڵە مۆزەفی حکوومەت تایسە پارچەیە زەویان نەدایە پێم. داوا لە حکوومەت دەکەم ئەگەر ئەمە ئەزانن شوێنەوارە و شوێنێکی مێژوویە، با حکوومەت هەڵیگرێ بۆ خۆی بیوە پارچێکی زەوی لە شوێنێک بمداتێ، من دەستە سەرم خانی هەڵەگرم. ئەگەن وانە بێ ناچارم شۆفڵی لێدەم. تاپۆیە وا بزانم لە ناو تاپۆکەی نووسانی اسماعیل پاشایە بۆ قەرنێکە گەڕێت و ئەم خانووە. مێژووی خانووەکان بەشێکیان لە سەروی 100 ساڵەوەیە. ئێستا بەشێکن لە شوێنەوار و شارستانیەتی کفری، بەڵام نەگۆڕینی خاوەنداریەتیەکەیان و قەرەبوونەکردنەوەی خاوەنەکانیان هەڕەشەی بەردەوامی لە ناوچوونی ئەو شارستانیەتەیە. شوێنەواری گەرمیان هیچی لەدەست نایەت. ئەوان هەر داوا لە حکوومەت دەکەن و گوێیان لێ ناگیرێت. زۆری خۆی ڕووخاوە، زۆرشی خاوەنەکانی ڕوخێنێت، هەرچەندە ئێمە ڕێگایان پێنادەین، بەڵام لە لایەکی تریشەوە تا ڕادێمە ناتوانین بە ڕێگریان لێ بکەین، چونکە خانووەکە خەریکە کەوێتە سەریا و خاوەنی ئامادەیە حکوومەت بیکڕێت یا پارچەیە زەوی بداتێ. بەداخەوە ئێمە زۆری نووسراویشمان بەرزۆ کردووە، زۆری قسەمان لەسەرەوە کردووە، پێشتریش بە نووسراوی ڕەسمی لە ڕێگەی خۆمان و بەرزمان کردووەتەوە بۆ وەزارەتی شارەوانی و ئایت لەورە بەرزۆ کراوە بۆ شوێنەکانی تر نازانم. ڕزگارکردنی ئەم شوێن و خانووە کەلتوریانەی کفری بە بڕیارێکی حکوومەت دەکرێت کە لەبری خانووەکان بە بڕەپارەیەک یان پارچە زەویەک خاوەنەکانیان قەرەبوو بکرێنەوە. ئەمە داوایەکی دانیشتوانی ئەم شارەیە و چاوەڕێی وەڵامن. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.